السلام عليكم. السلام. يا ربي خويا بقولي خذ خمورك. يا ربي خويا. السلام عليكم. سلام ورحمة الله وبركاته. والله كوبم. والله زون بيخوش دبي ما نجي دكي. بير مرتاح بوا. كنا برا. وانا باشترك بيبري. يلا خير. او زيرانا كينجو. كتي هذه سابيلي او زكتا كينيها هر سيارك دي ديباو سيارك دي هنتو. لا حول ولا روستم او دوامي كليه هي وعمليش هي اواران اتو لو شتانت سواني كنا برا كل يوم مليات سيا وكودا بهم رجع سيارك بيبا او زتو اوج لي قري ادي كراكي او كسكي قلت مع كليه ادي كراكي كوران ما لو قندينيكا بابيش دركي مالي عالم دانتي. يا ربي خوا هدايتي بدا او اوج لي قري ادي حاجي محمد كنا حاجي محمد هو سيا كنا خوهناتو اني بسكن يكسر دري حاجي ستار وايكر فران وايكر في ستار وايكر كنا دوزمان روستم باشتكت بيبريم او نيوجي استا كردت لەگەر ئەو شتانەی کە باسی دەکەوی زمانن لەسەر دەگەڕێ یەک ناگرتەوە. حاجی ئەتوو دەتەوێ بێ نەسیحەتی من بکەی کورە ئەتوو بە هەمووی 2 هەفتەیە نێژی دەکەی دوو ئێ خۆ زمانم وە چتو ناگەرە لەسەر خەرچی زمانم چ بەرایەتی لە خوای بەزابی خوای گەورە هیدایەتی دایما بەس خوایە لەو خاتی گەورەی خۆت هیدایەتی زمانی ڕۆستەمی بدەیت. لۆ زمانم چیتیە من کورە هێشتا پێی دەوێ دەی هەر ئەوە ماوە ئێستا لێت گەڕێن باسی هەم کەسەکی دەکەی هەلێ نەگەڕای باسی مەوزوعەکەی خۆشم بکەم. کورە باسی چ برا ئەمە تااقەتی ئەو خەڵکەم نمایە لە ناو گوندی هەرچی ڕوولێ دەکات ڕوو لە من دەکاتن کاکەمە چم کردیە مامۆستای مزگەفتێش لەسەر ئەو حالێ لێت تووڕە بووە ئێستا ئەتو سەلامیشی لێ ناکەی. کورە برا مامۆستای مزگەفتی دەسمەکنی 2 قسەی دەکەم دەرێەوە خوا پێی ناخۆشە قسەی مەکە هەر 2 قسەی دەکەم دەرێ ئەوە دژی دینە کاکە دژی دینی چەند باسی ئەخلاقی خەڵکی دەکە. کاکە علم و معریفەتەکە دەکەن مامۆستایە لەکن کابراایکی سادە و ساویلکە و نەزان نییە دەبە قسەی بکە دوونێ لە وەختی نوێژی عشایە کە سەلامی دایتەوە سەلامی لە توکرێنەوە جواب نەدابەوە ڕاست دەرپەڕی بوو لە مزگەفتە ڕۆیشت. کورە برا من تااقەتم هەیە سەلای مەلای جواب بدەمەوە ئەمنیش ئیشم هەیە و دەبی زوو بێمە دەرێ بسم ئەو ئەوەی لێگەڕێ کوڕەکەی حاجی محەممەدی ئەوڕژێ لە ناو داران دەزانی خەریک چ بوو کورە وەڵڵە خەریکی مریشک دزینێ بوو بەڕاستیتەوە وەڵڵە بەڕاستی وەرە دەبەستە کاکە بەسە ماری حاجی محەممەدی چ پێویستیان بە مریشک دزینیە کورە کاکە نوێژەکەت و زمانەکەت و کردەوەکانت دەبی وەچی یەک بی. عەلەیکوم سەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. حاجی باشی بەخێر بێ مناقەشەتان لە چێ دەنگتان دەگاتە ئەو سەری خێر چی بووەوە کورە بازاچیە کورە بابە نالی 2 قسەی بکەم یعنی ئەمن باسی حاجی محەممەد و حاجی سابیر و کچەکەی و کوڕەکانی دەکەم ئەوە دەرێ بوختانە نابێت و قسام حاجی وەز لە ژانی خەرچی بینە ئازی ئەمنیش دەرێم کاچی برا دەرێم ئەو کەسانی نوێژی دەکەن دەبی زمان و کردەوەکانیان ڕۆژ بەرزانە ڕەحمەت لێبی قسەکە تەواوە بزەبت ئەو قسەیە کەوا ئینسانی دیندار لەسەری واجبە ئەو هابیتن حاجی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموویە باشترین ئیماندار باشترین ئیمانی کەسی ئیماندار ئەو کەسەیە کە ئەخلاقی جوانە ئەتوو هەرچەند دینداریش دەکەی ئەگەر ڕەوشتت جوان نەبی بەخۆی بە کەلکی هیچ نایەتن. ئیمامی عومەر دەفەرموویە بانگەوازی خەڵکی بکەن لە بۆ دینی ئیسلام بە بێدەنجی تێنها ئیمام چۆنچۆنی ئەویش فەرمووی بە ڕەوشتان دەوڵەتێکی گەورەی وەکو ئەندەلوس بەبێشم شێر و شەڕ و جیهاد هەمیان موسڵمان بوون فقط بە ڕەوشتی موسڵمانە بازرگانەکان. باشە ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێ بقسەیەکی زۆر جوانی هەیە تازە جێم لێ بوو باسی ئەو مۆزوعەتان دەکرد ئەتوو 2 ڕۆژە نێژی دەکەیت و هەفتەیەکی لە منداریەوە نێژ دەکەیت واز لەوەی بینە خوای گەورە هیدایەتیدا لە خوای بەزیاد بی ئاجی ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبی دەفەرمووێ هەر کەسێک لە ڕەوشت و ئەخلاق بە پێشت کەوت ئەو کەسە لە دینداریش بە پێشەت و کەوتیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمووێ 2 شتێ لە ڕۆژی قیامەت کە خەڵک زۆر بە سەبەبی ئەو شتەی دەچنە بەهەشت ئەویش تەقوای خوای گەورە و هەروەها چێ ئەخلاق جوانی. ئیمامی عەلی ڕەحمەتی خوای لێبی دەفەرموێت ئەگەر بێت و سەروەت و ماڵ و سامانت لە دەستدا ئەوە حیساب کە هیچی لە دەست نەداوە. باشە ئەگەر بێت و ئەتوو سەحەت و تەندروستی لە دەستدا ئەوە شتێکی بەسیتی لە دەستداوە لە ژیانت بەس خوانەکە ئەگەر بێت و ئەخلاق و ڕەوشتت لە دەستدا ئەوە ئەتوو هەموو شتێکی لە دەستداوە. ئەو جەحازی هیوادارم ڕەوشتیشمان لە دینداریەکەمان جوانتربی باشکم تەمسیلێکی جوانی ئەو دین و ئیسلامە پیرۆزەی بکەین. ئامین و ئیشاءڵڵا. ئەدی ئەتوو وەرە پێم بری ئەتوو چەند ساڵە برادەری منی لۆ 2 نەسیحەتی باشی من نەکردیە. وەرە دەمەکە چت پێ دەرێمە تو شنم کۆرکەتێ ناو حاجی محەممەد و حاجی سابیری و کچ و کوڕ و مریشک دزینێ ڕۆستەم واز لەو شتانە بینە
بە قسەی مامۆستایی بکە. ئازی تاو لەخوا بە زیادبی ئازی جێ لێبوو ئیشاڵە لەمە و دووە کوی کەسێکی دیندارە لە ناو خەرچی ئەو هاش بە ڕەوشتە جوانەکەی هەمومان سەرسام دەکا هەمومان تەقلیدی و باشەکانی وەی ئازی دەکەینەوە. ئیشاڵڵا.